هەوڵەکانمان بۆ ئەوەتەکە ئەو شتانی کە ڕابردووی ئێمە و فەرهەنگ و داوڵەمەندیەکانی ئێمە و هەروەها ئەو شتانەی کە ئەتوانێت ڕەنگدانەوەی بوونی ئێمە بێنە ناوچەیەدا کۆکەینەوە لە قاڵب ئەکسا لە قاڵب کتێبە کۆنەکانە دەستنووسەکانە لە قاڵب ئەگەر ببێت فیلمی کۆنا ببێت یا ئەو کتێبە مێژوویانی کە هەیە کە بەشێک لە ئەندامانی کۆمیتەی کەلەپور لە تێگرا دەم زەمینە هەوڵیاندا و بەرهەمیان کۆکردەوە. منیش وەک یەکێک لە ئەندامی وەک یەکێک لە ئەندامانی کۆمیتەی کەلەپور دەرحاڵ بە شانازیۆ لە خزمەت ئەو خۆشەویستانە هەم پیشانگایە یەکێکە لەو هەوڵانەی کە کۆمیتەی کەلەپور داوێتی بە تایبەتی کارسەلاح میرزادە هەوڵیا و کارەکانی بەو شێوە هێناوەتە بەر دیدەی ئەو کەسانی کە هۆگری ئەم باس و بابەتە هەم تەشەکوری لێ یەکەین و بەشێک زۆر لە وێنە و لە ئەرسەکان کاژەدەشیر زەحمەتی کێشاوە وەک کەسێک کە خۆی کەسێکی شانۆکار بووە لە ڕابردووی بەریوانی ئێمە و یەکێک لەو نەماوە کۆنانە بوون کە لە ساڵی گوزەشتا و بێژی ناسراو بوون لە بەریوانە زۆر کەس زۆر ماوەی پیشمان بووڵا